بەناوی خوای گەورە و بەخشندەی میهرەبان درود و سەڵاو سەرجیانی پاشی پێغەمبەرکەوێ بینەرانی ئازیز لە ئەڵقەیەکی نوێی تری بەرنامەکەتان بەرنامەی تەندروستی و ڕۆژوان بە ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەینەوە هیوادارین خوای گەورە ڕۆژووی ئەمڕۆشی لێوەرگرتە بن و هەروەها سوودیش لە بڕگەکانی بەرنامەی ئەمڕۆمان وەربگرن کە باسی کۆمەڵێک شتی بەکەلک دەکەین بە تایبەتی هەنجوین. دیارە دەمانوێت هەنجوین بزانین سوودەکانی چییە لە ڕووی تەندروستیەوە و ئەبری ئەو هەنجینەی بخورێت چۆنە، جۆرەکانی جۆرە چۆنە، چەند ڕادەی شەکر و جۆرەکانی تری تێدایە بۆ ئەوەی مرۆڤ بە تایبەتی لە مانجی ڕەمەزان و تەنانەت لە ڕۆژانی تریشدا. دیارە بۆ ئەمە بەستا بوار دەدەمە برای بەڕێزم دکتۆر ئیبراهیم تاهیر پسپۆری تەندروستی کۆمەڵ. کاک دکتۆر دووبارە بەخێر بێتەوە بۆ بەرنامەکەی خۆت، هیوادارە بتوانین ئەو سوودەی بگەینە بینەرانی ئازیز. طبعا هەنجین یەکێکە لەو خواردانەی کەەوە لە قوڕانی پیرۆز باسی کراوە، لە بەهەشتیش خوای پەروەردگار باسی هەنجینی کردووە، لە دنیا باسی کردو لە سورەتی نەحل کە پێمان دەفەرمێ فیه شفاء للناس لعلكم تتفکرون، فکر لێ بکەنەوە، یعنی پێویستە ئێمە شیکەینەوە بزانین لۆ چ شیفایە. بەڵام بەداخەوە وەچ باسم کرد چونکە تاقیگەیەکی تایبەتمان نییە، دکتۆری متخصصی وامان نییە خۆی بۆ شتانە خەریک کاتن، ئەگەر نابڕاستی سوودەکانی زۆرە و کتابی زۆرە سەدانراوە، بەتابەتی کتابەکانی دکتۆرەکانی بیانی و مەقالات و محازەراتی زۆر لەسەر وترایتەوە. طبعا هەنجوین سێ نەوع شەکری تێدا هەیە، شەکرێکیان فرەکتۆزە کە نسبەکەی لە هەمان زیاترە، ئەویتکەشیان سوکەرەوزە، ئەویتکەشیان گلۆکۆزە. طبعا فرەکتۆز چەند زۆربی لە ناو هەنجین زووتر دەیبەستی، زووتر ڕق دەبی، چەند ڕێژەکەی کەمتر بی شتر دەبی، درەنگتر دەیبەستی لە دەرەوە یان ناو سەلاجەی. کەواتە زۆری باشەکە ئەوەیە؟ بەڵێ، کەوا فرەکتۆزی کەم بی و درەنگ بیبەستی. ئەوەش تەبعاً لەسەر مێشەکەی دەوەستی لە ئەو کەسێک کە بە خێوی دەکا. طبعاً هەنجین بەڕەنگ دیارە، سپیمان هەیە، زەردمان هەیە. بەڵێ، ئێستا ئەوانە کامەیانە زەردەکەیەوە؟ بەڵێ زەردەکەیە. بەڵێ، ئەوە قاوەیەکەیە. بەڵێ، طبعاً ڕەشیش هەیە زۆر تۆخە، هەشمانە سپیسپیە، حەسەب ئەو خواردنەی کەوا مێشەکە دەدرێتە شخصێک کە بە خێوی دەکا. ئەوانەیە کە شەکری زۆر دەدەنێ و گوڵەکانی مەتەلەن ئەو گوڵانێک کە سپینە دەیخۆن، هەنجینەکە سپی دەرەچی، ئەوانەی کەوا گوڵی تۆق دەخۆن و گوڵەکانی نەوعی زۆرە و دەستنە سەر پەرکەداری سەوز، ئەو هەنجینەکەی ڕەش دەرەچی. بەڵێ، ئەی کاک دکتۆر هەندێک هەنجین تەمەشا دەکەی تامی خۆش نییە، ینی فێری لێ دەکرێت تێکەرای شتی تری تێکەڵاوێت. کاکتۆرەوە متەکد بە، یانی ئەگەر تامی خۆش نەبی دەبیستەکی دابتێ، ئەوزە ئەمن زۆر لەوەی نازانی ئیشی تو نییە، بەس هەیە دەستگاکان بخۆیان دەزانن کە چیان دەنێت چیان نادەنێ. بەڵام ئێستا بەخۆم زۆر زار لە منتیقەی قەندیل و لە سیدەکان بەڕاستی بەکەی بخۆم دەمستۆ بینن زەردیان هەتە بژێری خۆت، ینی بەڕاستی وەلو سعودەکەی گرانترە، بەڵام زۆر بەتامترە و زۆر خۆشترە و کەمیش دەیبەستی و ئەوزەهای بە قەرقەشان لە بۆ دەینن، هەشە بە سافی. تەمەن سافیەکە ینی قەرقەشانەکان لێ دەرین لە بۆ ڕۆژاندانا و هەنجینەکە هاتە خوارێ و بەزە من هەردووکم پێخۆش پێکەوە بی. چونکە شەمەیەکە شەر ئیستیفادە هەیە بۆ نەخۆشی گەدا. بۆ گەدا زۆر مادام باسی ئەوەت کرد، بزانین لەلایەن شاعیرانی کورد بێژان هۆزانوانان چۆن باسی هەنجوینیان کردووە یان باسی هەنجیان کردووە. بەڕاستی من سەیری دیوانەکانم کرد، لەوانە دیوانی مامۆستا بێخەو لە 28/1999 لە هەولێر دیارە دەربارەی هەنگ لە لاپەڕە 402 بزانین چی دەڵێ. هەنجی بسکۆڵە و جوان هەموو ڕۆژێ بێوچان، ئەفری چالاک و بەسۆز بۆ کار و ئەرچی پیرۆز، ئەڕوا بۆ مێرگ و گوڵزار، بۆ باغ و چەم و کۆسار، لەم گوڵ بۆ ئەو گوڵ ئەفرێ، شیلە و بۆنیان وەرئەگرێ، پێی دروست ئەکا هەنجوین لە شانەی جوان و نەخشین، لە ئەنجامبەری کاری بۆمان دەکات بە دیاری، هەنجوین بە وشەی یەزدان دەرمانە بۆ گشت دەردان، خۆزیان مرۆڤیش هەموو ڕەفتاریان وەک هەنگ دەبوو. یعنی سەیریکە لێرە زۆر جوان ئاماژەی پێکردیە کە وەکو چارەسەرێک بۆ دەردەکان بۆ ڕوخۆشەکان بەکاردێ
و هەروەها بۆ نمونەش بە مرۆڤ دێنێت تۆ دەرێ وەکو هەنگ بە چکە هەنگ بە هەرەوەزی کار دەکەن ینی شتەکانیان هەموو بە کۆمەڵە ئیستا بە خۆ دەزانین لە هەموو بوارەکانی زانست نەماوە بە تەنها کارکردن تۆ چەند زانا بە چەند دانا بە فەیلسوف بە بەتەنێ ناگاتە ئەوەی کەوە وەکو تیمێک گروپێک ئیش بکەیت بەڕاستی ئەمە نمونەیەکی جوانە دەستخۆشی و تەمەند درێژی بۆ مامۆستا مەدحەت بێخەوی شاعیر خوا تەمەنی درێژ بکە و هەروەها ئەو هۆنراوە جوانانە بەڕاستی دیارە هەموو لایەکی گرتوتەوە بۆیە ئێمەش ویسمان لەو بەرنمەیە بیکەینە دیاری لە پاڵ وتە جوانەکانت کە لە ڕووی زانستە پزیشەکان والله کاکتۆ خۆی گەورە سوورەتێکی خاص بە ناوی نەحل دایناوە ینی بەلاژ نییە چۆ بەڕاستی کۆمەڵێکی زۆر هەرەوەزکارن پێکەوە ئیش دەکەن تیمێکی زۆر جوان هەر کەس ئیش خۆی دەزانانی ئەوە دیفاع دەکە ئەوە شیرەی دەینی ئەوە قایدیانە ئەوە بڵێن شاژنەکەیە شەکانیان بەڕاستی زۆر ڕێک و پێک و زۆر جوانن یان هێتا لە قوڕانی کە باز دەکات دەڵێ مەسافەکی زۆر دەبڕی دوای دێتەوە شوێنی خۆی کو دەزانتەوە کوون دەناستەوە تۆز و بابی شوێنی خۆی دەناستەوە ینی بەڕاستی زۆر ئەوش گەورەی ئەو خوایەمان بۆ ڕوودا دوای وەرە ئێستا مرۆڤایەتی چەند پێشکەوتووە کۆمەلگات چەند پێشکەوتووە تۆ دەبێ بێ سوود ئەلەو ئیشکردنی ئەمانە وەرە گیانداریشە باشە چزای ئەوەی مرۆڤ ینی شاژنیان هەیە ڕۆکو وتێت ئەوە کارکتەریان هەیە هەموو شتەکانی دابش کردووە ئیش کەواتە دەتوانین بڵێم سیستەمێکە بۆ ژیان لە خێزان دەتوانی ئەمە دایکە ئەمە باوکە ئەمە خوشکە ئەمە برایە لە فەرمانگە دەبێت تۆ سەرۆکی فەرمانگە کەتەبی بەڕێوەبەرە بەڕێوەبەری گشتیە یان بەڕێوەبەرە یان بەرپرسی هۆبەیە ئەمانە کارمەندن هەنی بەڕاستی مرۆڤ چەند بەرەو پێشەوە بڕوە کە بێ قورئانی پیرۆز و فەرمودەکانی پێغەمبەر دوورخوارسە ببینی تەمەشا دەکەی اینجا دەگەیە سوودەکانی پێشمان دەفەرمێ ئومەمن ئەمثالوکم ینی وەچی ئومەتەکەن وەڕاستەوەژینە ئەو مێرولێ ئەوی کە لە قوڕانی باس کراوە لە شێوەی درستی کردو ئومەتەکە ئیسپادیان لێ بکەین لەو هەرسکۆتێک کە دەیکەن طبعا هەنجینەکە تەمەشا بکەی کاکتۆریانی ئەوەندەی ڕابم یعنی ئۆرگان نەبی لەشی ئینسان هەنجین ئیسپادە لێ بۆ نەبی چاویە مەتەن دێتە سەرکلیە دێتە خاستە مەعیدا قۆڵۆن زگچوو حتا لە بۆ زگچوش دەبی و لە بۆ قەبزیش دەبی هەردوو لە دەرمان نییە سێرکە لە پزیشکی خۆ لەوەرە پسپۆری لەو بوارە لەراو دا و دەرمانی نییە دەرمانێک لێ کات بۆ دوشتی مضاد دوشتی دژیەک بەڕاستی شتێکی زۆر زۆر عەجیبە ینی لایەک دەڵێ شەهێ دەکاتەوە لایەکی دەڵێ ئەگەر بخۆ پێتێر دەخۆی ینی هەردوو ینی کاتە دوو جەم سەرە باوەڕ بکە لە جیانە نەمدیتووە شت لێ کا دوو جەم سەر بێ هەر دەبێ لایەک بێ یان نێگەتیڤ یان پۆزەتیڤ تۆ ینی بۆ ئەمە ینی نازانم ئێستا هەنجوین مەسەلەن لە بۆ نەخۆشیەکانی پیستە و لە بۆ سووتان بەکاردێ لە هەموو تۆپ دەرێ بەکتریا لە ناو شەکر گەشە دەکا بەس لە ناو هەنجوین بەس هەنجین کە لە پیستەیە دێگەبرین بیتن بەکتریا پێ دەمری و پێسەرێت ئەو گەورەی ئەو خوایە ینی ئەوە شتێک زۆر عەجیبە ئەو مەڵاداتە پێکڕە خڕدەبنەوە لە یەک خواردنەکی بەسیط کە حیوانێکی کچکە دروستی کاتن بەڕاستیەوە زۆر زۆر مهمە ینی کاک دکتۆر بیر نەکراوەتەوە لە دەوڵەتان ینی بتوانن دەرمانی وا ئەنتیباتیک ینی دروستکەن بەو شێوە نییە ناکرێ بەخۆ کاکتۆ لە ئەوەی لە هەنجین مێش ئەوە چی هەیە ئەو لقاحەکەی بەرێ پێکوتەکەی بەڵێ ئەم لە لوبنان چوومە ماڵێکی کورتە بوو لێندەر سیای بوون خوا مێشم بەخێو دەکرد دەیگۆ 1 غرامی بەسی وەرەقێدەم 1 غرامی لە بۆ نەزۆکی بەکاردێنن لە بۆ قەزای جنسی بەکاردێنن بەس ئەوەی کە هینەکە ئەوە شازان بەس ئەو دەگۆ لقاحی برێن شاژنەکەی کە غرامی بەسی وەرەقەی بوو لەو کاتی ئەو ساڵی 2003 باز دەکەم ینی زۆر خواردنێکی زۆر مهمە هەموو شتێک تێدا هەیە خاستن لەو مەناعی لە بۆ هۆرمۆناتەکان ینی هۆرمۆنەکان تەرتیب دەکاتەوە زەلۆژن لۆ پیا و ئەوانە بەڕاستی زۆر مهمە کتابیش احتمال زۆر لەسەربی هەنجوین کتاب زۆر هەیە ئێستا کاکتۆ لاوەر هەیە من پسپۆری بارزبەرێکە بەڵێ لە کۆلیژی زانست بوو خانەنشینە هەیەی بەڵێ برادرمە ئەڵمانیا گەورە بووە بزانم بەرێ خۆی لە ئەلمانیا تەواوی کرد لە زانکۆی سەلاحدین بوو لە کۆلیژی زانست خینتەوەشتی زۆر وردی ئێستا خەریکە لەو بوارە لایەنی ئاینی زۆر شت دەنووسێت ئەوانە ئەمە زۆر زیادە مختبەری هەبی مێمە مختبەری بەخۆی وەڵا خۆی بەسیار وەگری لە خەڵکی بەخۆی تاقی کاتەوە بزانین شتی ورتر دەبینتەوە باشە خۆی کاک دکتۆر دەتوانێت تیمێک هەبی یعنی باشە خۆی سەرپەرشتی بکە هەر قوتابەکانی خۆی سەرپەرشتی ماستەر و دکتۆرای کردیە بێگومان تیمێک دروستکە
لە کوردستان یانیان تەنانەت پێویستە وەزارەتی تەندروستی بیر یعنی تەکلیف دەکەم کاکە بەحثەکە دەبی لەسەر ئەوەی بی تەوا مەزبورە کابەردەسی سامپلی خڕکاتەوە یەشێک دەناسم ئێستا نۆنینگەی کردوتەوە لە بواری ئەو دا و دەرمانی کوردەواری دکتۆراکەی تێزی دکتۆراکەی لە تورکیا بوو لەسەر ئەمانە ئێستا کە هینی هەیە نۆنینگەی کردوتەوە لە لای وەزارەتی ئاوقاف دەڕۆی چی پێدەنا ئەو گەڕەکە برایەتی لەوێن دەر نازانم چێ سوورسی بەختیاری ناوەکەی هینە نامەوێ پرۆپاگەندە بێلەوەی بەڵام تێزی دکتۆراکە لەسەرێ باشە لە کوردستانی دەتوانین یعنی بە تایبەتی کوردستان زۆر بەناوبانگە بە زۆرەکانی هەنجیر پێشبڕشێ کراوە من زۆر ساڵانە ژەم لێ دەبینێت لە میدیاکان دەبینم لە ناو هەموو هەنجینەکانی دنیا تەماشا دەکەی هەنجینی کوردستان یەکەمی هێناوە ئێدە باشەوەرەوە تاقیێنەوە خۆ لەسەر وەکو بەڕێزە تێزی دکتۆرا ماستەری بارەسەر بێ لە خستخانەی سووتان مەسەلەن چەند نەخۆشێک خۆی تەبەڕەکە باڵێ سەری بەکار بێن بە هەنجین بزانین ئەوکە مەفرەکەی سەڵ دەکەویتن بەڕاستی ئەمە دەوەستێتە سەر پزیشکان بوێر بن تۆزێک یان توێژینەوەی نوێ ئەنجام بدەن خوا سەرپەرشتی بکەن یعنی شتێکە بەڕاستی 82 مقیم بووم 82 لەگە تۆ فەرهاد عومەر حەوێزی ئێستا لە لەندەنە خەڵکی کۆیە ئەو ئەی بەهەناو بۆ ئەو کاتی هەناو بوو ئێستا طبعا نزیکەی هەفت بەحثی هەیە و هەفتە شەهادەی هەیە ینی بەڕاستی لێ خۆی زۆر مادی کردیە تێست ئەوەمان کرد بەحثێکمان کرد لەسەر بنێشت بنێشتی کوردی دێن لۆ مەعیدەی زۆر مهم لۆ قورحەی مەعیدەی سێرکە ئەجەکە بتانی 100 نەخۆشێکی تێستکەی ئەوە دەتانی بەڕای اختراعی پێوەگری زۆر بنیشتی کوردی زۆر لە کوردواری لەسەر ئەوەی تو کە باسی بنیشتت کرد سوودیشی هەیە تەنانەت بۆ تێنی بوون و ئێستا کە بۆ وشک بوون ئەوانەی کە باسی ڤایرۆسی کۆرۆنایانە کرد کۆرۆنا دەیانوت لە بۆ هەمەشە دەمەد وشک نەبێ بنیش بزۆ تۆ شتێک باش بەبیرە نامەوە تەنانەت خەنە یعنی کوردستان بەناوبانگە بە خەنە بە تایبەتی لە ناوچەی بیارە و هەورەمان من برادێکمان هەیە ناوی ناهێنم هەویری دانی لێ دروست کرد بردیە مالیزیا لەوێ هینی وەرگرت داهێنار و هەروەها ئێستا دەزانین بۆنی چەند خۆشە بەخۆ دەزانین بۆ دان شوشتن چەند بۆنی خۆش بێ تامی خۆش بێ ئەوەندە تۆ پێت خۆشە لە ناو دەمت بمێنێتەوە کەواتە زۆر شت هەیە لە کوردستان گە بیری لێ بکەینەوە شتە سروشتەکانمان دا و دەرمانی جوانی لێ کوردستان ماشەڵڵا خۆی گەورە هەموو نعمەتش دایێت ئێمە من زۆر زار دەڵێم هەموو خواردنەکی لێیە بەڵام شتی خراپ زلزالی لێ نییە بڕکانی لێ نییە فێزانی لێ نییە تۆفا ینی بەڕاستی کوردستان زۆر کوردستان ئەوەی بەخشیشێکی زۆر داینی تو وەکو باسی ئەو بەرهەمانت کرد ئەی باسی وەرزەکانی بۆراکە یا چار وەرزت هەیە یعنی بەڕاستی ئێمە پێویستە بیرکەینەوە وەکو تاک یان تۆ لە ئەڵقەی لە ئەڵکان باس کرد پیادە چوونەوە بکەین پێویستە هەموو تاکێشی کورد بە پێی پسپۆرەکانی خۆی بە خۆی دابچێتەوە بەڵام چییە بێن بە شێوەی تیم کار بکەن پزیشکان بە پێی پسپۆرەکانەوە پسپۆریانەوە ئەوە برینکاریە ئەوە ئی دەرمانسازیە ئەمە پسپۆرەکانی تر ڕەنگە ئێستا ئی شەکرەیە بەڕاستی ئێسک و ئەمانەیە بیر بکەنەوە لەو کۆمەلگای ئێمە چۆن سوودن لەو دەور و پشتی خۆمان وەرەگرین بۆ خۆمان یعنی بۆ بەستەنها لە سای وڵاتانی ترکەینەوە یان چاوەڕێ بکەین بزانین لە وڵاتیەکی تر چ داهێنانێک دەکرێت ئەنی بەڕاستی بۆ نمونە ئیشی زانکۆیە خوێنی باڵا خوێنی باڵا هەموو ساڵێ جامیعەکان لە سەریان واجب بکە برێکا کە دەبی بەلایکەم 500 دەبحث تەبی بەحثەکە دەبی بکرێتە عمل کاک نەکە بنووسی شەهادەی پێوەگرێت زۆر درستە من لەگەڵ 100 زانکۆی مووسڵ لەبیرمە لەبەر کاتی بەکەلۆرس ماسەر دکتۆرە قوتابیەکانی خۆی ئەوەی وەرژێ مەرزدا دەبێت خزمەتی زانکۆی مووسڵ بکە یعنی دایی دەویست لە هەموو بوارێک کە تۆ تۆژینەوەی دەرچوون یا ماسەر دکتۆرە دەبواە خزمەتی ئەو دەڤەرە بکە یعنی ئێمەش بەڕاستی کاتی ئەوەیە وەزارەتی خوێندنی باڵا زانکۆکان هەر یەکە بیر بکەنەوە ینی بۆ منێستا زانکۆمان ئێمە لە گەرمیان زانکۆمان هەیە لە ڕاپەڕین زانکۆ هەیە لە هەرەبزە هەر یەکە بەپێی ئەو ناوچەیە کە بارودۆخلەیە دووەمین هاوکاریە بێ لە زانکۆکان کاک دکتۆر پزیشکێک مامۆستایەک لە زانکۆی لە زانکۆیە دەتوانێت کار بکە لە زانکۆی دایک لەگە زانکۆی سڵاحەدین لەگە زانکۆی سلەیمانی لەگە زانکۆی دوهۆک تەنانەت لەگە دەرەوە ئێستا کورت و ئاماژە ئێستا بە دکتۆر فەراد کرد خۆ دکتۆر فەراد ئامادەی ئێستاش لەوێ هاوکاری ئێرە بکاتن ینی بەڕاستی دەبێ بەرنامە و پلانیان هەبێ ئێمە زانکۆکان بیر بکەنەوە چەند پسپۆری پزیشکی هەیە لە دەرەوە لە بریتانیا هەمانە کۆمەڵی پزیشکی لە ئەڵمانیا یعنی پێویستە هەموو ئەمانە هاوکاری بکەن لەگەر ناوە و لە ڕێگای ئەو تاقیگانە شتەکان تاقیکەنەوە بەڕاستی خۆمەرز ئەوە نییە تەنها بەس ئێمە چاوەڕێی شتی ئامادەکراو بین
پێم خۆش بوو بەڕاستی تەنانەت لە کاتی ئەو ڤایرۆسش کە هات ڤایرۆسی کۆرۆنا بۆ بیر نەکراوە ئێمەش هەوڵ بدەن ڕەنگە هەوڵیش کرابێ بەڵام بۆ بیر نەکەنەوە ینی بۆ دۆزینەوەی پێکوتا یان دەرمان خوچیان پزیشکانی ئێمە کەمترە لە وڵاتانی تر چکە لە زۆر وڵاتان لەوانەیە لەوێ تەواویان کردو خوێندن یان هەمان زانستە بخۆتە ناوانێت تەفەڕۆ بکەیت ئیمکاناتی مادی بدەیە بەڵێ تاقیگەیەکی لە بۆ دروست بکەیت چۆ دکتۆرەکانی بەڕاستی کاکتۆ زۆر مەشغوڵن سبەی داوام دەکە ئێوارە عیادەیە ڕاست هەنی وە نییە لە بۆی دابدرێتن ئیشەکانمان چییە کەواتە زانی هەموو منافەسەمانە لەسەر چێ پێش بڕچێ لەسەر بەسکا زۆر سیستەمەکەیە بێت و پیاداچوونەوەیەک بە سیستەمی کوردستان بکرێ ینی بۆ نمونە پزیشک و کارمەندان ژیانیان مسۆگر بکرێ دابین بکرێت تەواو تۆ موچیەکی وات بدرێتێ بەس لە نەخۆشخانە ئیش بکەیت دانی ئێوارەکەت ینی ئیشەکەت لە سنتەرێکی تۆژینەوە بێ یان شەوان دووبارەکە ئێشەگریبی یان دەنەخۆش بەڕێکەوە دوای بچێ سنتەرەکەی تەواو نەکەر عیادەت مەتەلەن بەڵام ینی ئەگەر بێت و پزیشکەکان ژیانیان تەواو مسۆگر بێ مێشیان ئاسوودە بێ ئیتر ئەوانش بۆ خۆ ئەوەندەمانی دەکەن دەیانێ وەکو مرۆڤ بژین ینی سیستەمەکە پێویستی بە پیاداچوونەوە هەیە کەرتی تایبەت و گشتیەکە ینی بەڕاستی دەبێت چارەسەرێک بکرێت نەک ئەوەندە زیاتر بایەخ بەهینەکە تایبەت بدرێت هەر خەڵکەکە بەس چاوی لە دەرەوە بێ ئەگەر بێت و پزیشکەکە گوزەرانێکی باشی هەبێ هەموو پێداویستەکانی ژیان بۆ مسۆگرکە ئەو کات هەموو ژیانی خۆی تەرخان دەکات بۆ نەخۆشخانەکان ئەو کاتە زیاتر خزمەتی ڕۆڵەکانی زیاتر دەکات وڵا زۆر مهمە ئەمە تەوزیعی ئەدوار من تەڵەبە هەیە زۆر زۆر زیرەکە لەکنەمە بوویتە عادە دەرەجێ باش بڕۆ طبیە بڕۆ هەندەسە بڕۆ ئەسنان ئەوانە ڕاست نەخێر تەڵەبە احتمالە حەزی لە بوارێکی ترە بوارشترە لەو بوارە ڕەنگە زیاتر داهێنان بێنیت داکو با بە زۆر دەینێرن ئەبە ڕاست یا مەکتەبەکان بوویتە منافەسە لەسەر دەرەجەی کاکە تەڵەبە هەیە مثلەن لە میکانیک زیرەکە ڕاست بە لە ریاضە زیرە دەرەجەی نانی با بستە قسم میکانیک شتێکمان بۆ دروست داهێنانەکەی زیاترە زۆر بەزەمە خەڵکی خۆمان دەکوژین بەڕاستی بەسێ منافەسی دەرەجە و دەرەجە و چاولێکەریە خەتای دایک و باوکانە بەڕێ بەداخەوە هیوادارم یا ئەوە وشیارکردنەوەک بێ بۆ لایانی بەرپرس و بۆ دایک و باوکان هەنجین کوڕخۆین باشە هەنجین دەتوانین بەتەنە بخۆین با هەروە هیچ بەبێ هیچ شتێک ڕۆژێتانی دوو مڵاکی بخۆین چکەمە یەک مڵاکە هەنجین 66 کالۆریە یەک مڵاک 66 کالۆریە دوو بخۆین دەکات 120 زۆر نییە 120 زۆر نییە چکە کاربۆهیدرێتی لەستا 17 ڕاستە شەکری ساف لەستا 16 ینی زۆر نییە کابرا سوکەری نەبی زۆر نییە دەتوانین ڕۆژێ دوو مڵاکان بخۆ احتیاطیە پێشنان بخوا یان دواییان یان چۆن مشکلەمان نییە ئەویش هەنجیش وەکو زەیتونەکەیە هەر کاتێک دەخۆی هیچ مشکلەمان نییە مشکلی تێدا نییە دەتوانین لەگە زەنجەبیل بخوا ئەوە شێوەی خواردنەکەی ئەدی کاتەکەی کاک دکتۆر کاتیش هەموو کاتێک وڵی ئێواران بە تایبەتی لەوانی بە ساڵاتچوونە یان خوان خۆسکریان هەیە ئێواران پێم باش نییە لەبەرەوەی لەسەر دەنون خەو دێتن و هەزمیش نابی و بەڵێ کەواتە بەیانیان بخوا باش یان نیوڕانەکە باش یان زۆر مۆزەفێ مەتەن چێشتانە دوای مڵاکەی بخوا لە دایرەی بوو لە باتی بسی مەتەنشتی زیاد بخوا دەتانی ئەو بخوا ینی تۆ ئەوەی ئێمە دەزانین دێنە سەر میوەش میوە گوتمان دوو کات بۆ میوە باشە کاژمێر 11 لەگە کاژمێر چاری عەسر کەواتە ئەگەر هات و میوەی نەبردبوو بۆ فەرمانگە دەتوانی کەوچکە کەنجینەکە بخوا تقریبا کەس هەنجینەکە 66 کالۆری بی تقریبا دەکات سێوێکی گەورە دەکات دوو پرتەقاڵ یان تقریبا ئینگلیزیش دەرێ ئەگەر ڕۆژێ تۆ سێو بخۆی پزیشک بە چاوی خۆت مەبینە ینی کەواتە خۆش نابی دەتانی لەگەڵ ئاو تێکڵاوکەی بیخۆ هەنجین تێکڵاو دەکەی دەیخۆی هەیە حەز ناکە بەو شیریناتی زۆری ئەی کاک دکتۆر لەگەر شیر و چا بینیومە هەیە لە شیر دەکات لەگەر شیر باش تامیشی خۆش دەبی لەگە شیر تەبان شیرەکە گە شەکر تێ ناکاتن زۆر لە باتی شەکرەکەش هەنجینەکەی تێ بکە خراپ نییە زۆر باش زۆر زار لەگە ڕشکەی بخورێ باش ڕشکە سوودی زۆر ڕشکە بخۆ مەناعی زۆر زیاد دەکە تاڵیشە بەڵام ئەگەر لەگەڵ هەنجینەکەی بخۆیت تاڵەکەشی دەڕوا و سوودەکەشی باش تامیشی خۆش دەبی تەبان وەچ باسمان کرد هەنجین لە بۆ هەم ئۆرگانەکانی لەش باش لە بۆ پیستەیە لە بۆ چاوە لە بۆ گەدەیە لە بۆ معدەیە لە بۆ قەبزیە لە بۆ زگسووە ینی پێدا بڕخوارێ هەرچی باسکەم زیاد هەتا لە بۆ دەرهەرچوون مەتەن زۆر باش ئەوانە کە دڵی هەرچی و خواردن پێ ناخورێ و هێرنزی دێتە دەتانی بخواتن لە بۆ پەسیو زۆر باشە لە بۆ کۆخەی باشە بۆ ڕێکانی هەوای دەکاتەوە مەناعی زیاد دەکات دژی سەرەتانە ئەنتی ئۆکسیدەنتی تێدا هەیە لە بۆ ڤیتامین ئی زۆر تێدا هەیە هەتا دەیلەوە سۆفان و فەقراتیش دەبی کۆلیسترۆلیش هەتا حەدێک کەم دەکاتەوە بەڵام سوکەری زیاد دەکات لە بۆ قورحە و لە بۆ قۆڵم گوتمە زۆر باشە لە بۆ نەخۆشیەکانی معدەی لە بۆ جوانکاری پیستە هەم بە خواردن هەم بە لێدان
استفادەی زۆری هەیە زۆری. هەنجین لەوە پیستەی زۆر زۆر باشە هەنجین تەمان زەرجی بە قوت دەکاتن زەرجیش خۆت وتت زەرجی چک فەرمان و ئەرچێکی هەیە ینی 1500 هەیە 1500 بەس ئەوەی ئەو جارە باست کرد گوتت چۆن وەکو باسی گورجیلەمان کرد گوتت زیاتر ژار و مار و ئەوانە گوتی هەموو چنەکە دەکاتن و لەگەڵ میز دێتخوانەکە کەواتە ئەوە وای لێ دەکات گەچ بکات چالاک بکات بە ئەرکانی کەواتە زۆر گرینگە ئەمە زۆر جار نەخۆشیەکانی خۆمانەوەی ڤایرۆسی زەرجانە پێ دەڵێن شتی شیرن بخۆ تەبیعی خورما و هەنجین زەرجی بە قوت دەکات ژمارەی ڤایرۆسەکانی کەم دەکات زەرجی ناڕزێتەوە بە ئاسانی زۆر گرینگە زۆر نێمە خورما و هەنجین تەبان لە بۆ ماک باشە لە بۆ چرچلۆچی باشە هەروە لە بۆ دەماغی زۆر زۆر باشە بە تایبەتی لە بۆ شەقیقەی و تەرکیزی زیاد دەکات تەرکیزی ئینسانی زیاد دەکات ئەوە زۆر باشە بە تایبەتی لێرەوە دەمەوێت ڕووی دەمەم کەمە قوتابیان یعنی ئەوانەی کە دەخوێنن بە تایبەتی پۆلی 12 لەبەرەوەی یادگەیان بەهێز دەبێ لەوانەیە شتیان کەم لەبیر دەچێتەوە تەنانەت وەکو بریک ئێستا تا ئێستا چارەسەر بۆ ئەزایمەر یانی لە بیرچوون و نەدۆزراوەوە کەواتە زۆر گرینگە بۆ پیرەکان یعنی ئەوانەی کە تەمەنیان گەیشتە 160 تا ئەو کاتەی کۆچی دوایی دەکەن ئیشاڵە تەمەنیان درێژ دەبێت کەواتە زۆر بەکەلکە بۆوانە ینی ئەوانەی کەوا پیرن نابی سوکەریان هەبێ بەخۆتوانی بخوا لە باتی شەکر مەتەن چای لە باتی ڕۆژێ 5 چای بە شەکر دەخوا دوو چای بخوا بە مراکەشی کچکە هەنجین سەقەت باشتر بە شەکری خۆمان بەڵام ئەوەی کە شەکری نییە ئەوە دەتوانی ڕۆژێ دوو کەوچکە کار بخوا لە بۆ پیرەکان هەنجین بۆچی باشە بیر و هۆشی باش دەکات گوتمان شتی بناسەوە مەناعی زۆر باش زیاد دەکات لە بۆ قەبزی زۆر زۆر باشە دایمە پیرەکان قەبزن چۆن ڕاضی ناکەن و دانیشت و نازولێنەوە هەشیانە مەتەلەن سەوزە مۆزی هەر ناخوا پێی ناخڕی ئەوە زۆر ئاسانە لە وەڕین هەروە لە بۆ پرۆستاتیش باش سێری کە ئەوەی تا ئێستا چەندە ڕۆژە ئێمە باز دەکەین باسی پرۆستاتە نەکرد کەواتە ئەوەش هەر بۆ تەمەنی گەورەکان پرۆستات بەداخەوە بینێرا من دەمێ بڕاستی دکتۆر شتێکی زۆر گرنگی بەبییر هێنامەوە بەداخەوە ئێمەی کوردەواری بە تایبەتیش کە بەرەو گەورە دەڕۆین تەمەشا دەکەن پێویستمان بەدەست ئاوە بسمان دەست ئاو بگەینین شەرم دەکەین لە شوێنێک ناپرسین ئەرێ کاکە دەبلۆسی لە شوێیە بەڕاستی ئەوە کاریگەری دەبێت لەسەر پرۆستات کە تۆ میز زۆر ڕابگری زۆر خراپە بۆیە بەڕاستی بۆ پیر ئەمە زۆر زۆر گرینگە یعنی دوو کاک دکتۆر تۆ ئاماژەت بە هەموو ئەو هەموو سوودەی کرد ئەوە بۆ هەموو جەستە باشە دەزانی ئەو جەستەیە کاموو باش بوو تۆ هیچ جێگایەک ئازارن نەبوو ناخۆشی نەبوو ماندی نەبووی کەواتە ئاس بەس دەکەی بە ئارامی و دەرونی کوشی باش دەکەی بۆیە لە ڕووی دەرونیەوە سوودی هەنجوین دەتوانم برێم لە سەروی هەموو خواردنەکان و ئەوانەی ترە کە باسمان کرد ئەوانی تر زۆر بە سوودن بەڵام ئەوەی ئەمڕۆ باست کرد دەبی سوودی پزیشکی سوودی پزیشکی و بەڕاستی پزیشکی تا ئێستا نەگەیشتە ئەو لەوەی کە چیز نەما باسی نەکەیت بەڵام بەڕاستی دەوڵەمەدە هیوادارم مانجی ڕەمەزانی هیوادارم مانجی ڕەمەزانی کەس بێ هەنجین بەڕێ نەکاتن طبعا بەحتیش کرایە کە لە بۆ حساسی باشە لە بۆ بالوکاش ئەجە بالوکەی ئەمە دەستی سەردەست پێشەیە وارد و کۆڕن پێدرێن لە هەردووکان ئیسپادە هەیە بەڵێکەواتە هەنجین پێویستە ئەوانەی سوکریان نییە ڕۆژێ دەتوانن مڵاچێکی گەورە بخۆن ئەو جەسی بەتەنیا دەخۆن چ لەگەڵ ئاو دەخۆن چ لەگە شیر دەخۆن چ لەگە ڕشقەی دەخۆن یا لەگە زەنجەبیل دەخۆن زەنجەبیلش ئەگەر مەزامان هەموو باسیشی کورتیش دەکەن ئەو زەنجەفیل لەگەر ئاو چا لە باسی زەنجەفیل بکەیت چکۆ بەڕاستی بۆ بەرگری زۆر بەهێزە ینی بەرگری بەهێز دەکات بۆیە ئەمەش دەبێ ئاماژەش پێ بکەین هیوادارم ئەگەر خوا بوارمان بۆ بڕخسێنێ باسی دەکەین بینەرانی خۆشەویست هاتنە کۆتایی حەڵقەی ئەوڕۆمان لەگەڵ بەڕێز کاک دکتۆر باسێکی هەنجینمان لە بۆ کردن ئینشاڵڵا لە حەڵقەی داهاتوو ئەو شتانەی کەوا لە مانجی ڕەمەزان خەڵکی کوردەواری خۆمان بەکاری دێن ئینشاڵڵا باسییان دەکەین تاوەکو ئێوەی بەڕێزیش سوودی لێوەربگرن لە ڕووی تەندروستی و لە ڕووی دەرونیەوە تاو حەڵقەیەشتر بەخوای پەروەردگارتان دەسپێرین وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه